بەڵێ بینەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 و بەرنامە یاد و یادگار جارێکی دیکە سڵاوتان لێبێ لە سلێمانین خۆشحاڵم هاتوومەتەوە خزمەتتان بەرنمەکەی ڕۆژمان یەکێکە لەو زنجیرە بەرنامە تایبەتەی کە لە مانگی ڕەمەزان لە شار و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان توانیمان بیکەین و کۆمەڵێک کەسایەتی کە بینەر هەمیشە تامەزرۆیە کە هەواڵیان بزانێ حاڵ و ئەحواڵیان بزانێ و بزانێت چۆن گەیشتون بەم قۆناغەی ئێستای ژیانیان ڕەنگە خەڵک بۆ نمونە پێیان بڵێ ئەوە کەسانی سەرکەوتون بەڵام لەبەر ئەوەی ئەوان تا ئەم قۆناغەش لە هەوڵدان بەردەوامن حەزەکەن کاری باشتر بکەن کاری جوانتر بکەن کاری کواڵەتی بەرزتر بکەن ڕێک و پێکتر بکەن زیاتر خزمەتی خەڵک و هونەرەکەی خۆیان بکەن ئەمە مانای ئەوەیە کە بەو سەرکەوتنەی پێیگەیشتون هێشتا ڕازینین من ئەم جارە میوانێکی ئەزیزم هەیە جەنابی هونەرمەندی ئەزیز پێویستی بە ناساندن نییە پێویستی بە هیچ پێشگر و پاشگرێک نییە بۆ ناوەکەی مامۆستا ئەنوەر قەرەداغی مامۆستاگیان سڵاوتان لەگەڵ مانگی ڕەمەزانە باشش ئەی لەخوا بە زیاد بێ مامۆستا کاتێ تۆ لە کۆڕێکە لە کۆڕبەندێکە نازانم لە ئاهەنگێکە لە کۆنسرتێکە بگەی بە کەسێک کە هێشتا جەنابتان ناناسێ حەزەکەیت لەکوێوە خۆتی پێ بناسیێنی بەچی دەست پێ بکەیت وەڵام من چاوەڕوانی ئەوە کەم بزانم ئەو ئەڵێت چی جارێ ئەوە گرنگتی شتە کە زانم ئەو شەوق و لەفەی هەیە بە دڵنیاییەوە بە دڵ بە پیرەوە چم بێگومان هەوڵجار بەستایی شوێتە پێشەوە ڕەنگە لە دوای کە قوڵتر بێتەوە بکەوینە قسەکردن بەعزێ سەرنجی هەبێ بەعزێ تێبینی هەبێ زۆر بە دڵێکی فراوانی گوێی لێگرم چونکە ئەوانە ڕازگۆ قساکردن لەگەڵ تا یەکەم جارە ئەڵێ دڵنیا بە ئەڵێ ئەگەر بیبینم وەڵا بۆ فڵان شت پێڵەمەوە ئەوە بوانە بێ بۆ وابێ ئەوە بۆ وابێ وانە بێ زۆر جا تووشی مناقەشانیش بووین بەڵام نقاشەکان کە بۆم باس کردوون کەوتونەتەوە قەناعەتە کە ئەو شتانی کەوا بەو نوع بوو ئەوان سرنجیان هەبووە تەواوە دوور بە دوور ڕەنگە تێنەگەشت بێت دەم بە دەم و چاو بە چاوەگا باشتر بەڵێ جاری وایە تا بنووسینەکە ینی من قسەکردن بە نووسین بەلام بە زۆر قەناعەتم پێی نییە چکە جاری وایە درنگەگە سوالێکیت سوالەکە دوعاکەوێت تا ینی تێکەڵە بێن لە تێکەڵ بوونەکە بێ هەستی شیتیان نییە بەتاکید ناگاتە بەران بەڵام کە بە مباشر قسەکەی بە تەلەفۆن ڕەنگە باشتر بێ یا کامێرەکەی تۆ لەگەڵ کامێرا قسە لەگەڵاکە باشتر بێ اینجاکە خۆشی بین و ڕوبەڕوو ئەوە زۆر باشتر و ڕێکوپێکترە من زۆر جار لەگەڵ ئەو هونەرمەندانە تووشی و حاڵتانە بووم بەڕاستی بە تایبەتی لەگەڵ ڕۆژهەڵاتە لەگەڵ باکوورە بەڵێ مامۆستا لە سەرەتاوەکەی تر دەستان بە خوێندن کرد لە حوجرەوە دەستان پێکرد خوێندنی حوجرە کاریگەری دائنێ لەسەر کەسایەتی ئەو کەسانی لە ناو حوجرەکە بن بۆ قۆناغەکانی دواتری ژیانیان چکە هەر باسی خوێندنگە و مەکتەبەکانەکرێ زیاتر من چونکە خۆم مامۆستا بووم دەرسی علم النفس دەروناسی ئەوانە خوێندومانە لە مناڵیەتەوە هەز ناکەی بەو شتەیە هەستی پێ ناکە یعنی ئەچیتە ناو شتەکەەوە ئیتر بە چن و عێرادەکێشن یا ئەچیتە ناو جێگەکەەوە یا تووشی جێگەکەبی بەڵام ڕنگانەوەی بە نوعێک لە نەوعەکان لە ناختا دروستە بێت دواتر لە نستا یعنی مەسەلا جەوێکی خۆشە بینی بڵێن بۆ نمونە من لە ئیجازەدانی فەقیەکاندا لە مزگەوتی پاشا لە هەڵەبجە هیچێک هات پیانەوە لەگە وەختە لە هەڵەبجە دایک بووم هەڵەبجە شەهید شمشاڵی لێ تۆنەکەی زۆر خۆش بوو لە گوێچکەمە کە چوومە ماڵ و لە خۆن دەستمایە قامیژە شمشاڵی دروستکەم لەوە بۆ نمونە لەو کاتەوە حەز لێ یعنی حەز هەیە لە بەڵام هەستی پێ ناکەی کە حەزی لێیەنە یعنی نازانی ئایا تۆ ئەوەی یا ئەوەیە مثلا لە حوجرە خوێندومە نەمەزانی ئەبم بە مەلایە یا ئەبم بە چیە یا ئەبم بە شتێک مەسیری ژیان لەگەڵ عایلەکە تا تهدید دەکا بەڕاستی تر ئەو شتانە بەڵام کە گەورەی بی لە یادەوەری تا هەستەکەی ڕنگانەوەی ئەو شتانە هەیە لە ناختا بتوێنێتەوێ سەلا من جوم لە ستایشە ئاینەکانەگەر جۆم لە دەمخۆشەکانەگەر گوارانی فۆلکلۆریانەوت کە مەوسمی بەهارە هات فەقیەکان ئەچوون بۆ سەیران بۆ خورماڵ و بۆ زەڵم و ئەوانە دۆریشانە کرد گۆرانی کوردەکانی ئەو سەردەمانیانەوەت مینەی لوژن هەبوو لە هەڵەبجە مەسەلا پێشبووکەکە و شمشاڵی لێها خۆ با یاڕبی مبارەک با یعنی مانزەرەکان شتەکانی سەکە باسێکم لە بەرچاومە چۆن و چۆن نییە یعنی بازشت هەیە هی مناڵی کاریگەری زۆر هەیە مەسەلا یەکێک لەو شتانی تر لە دەی سەرگەت بوون دەی دایکمەوانە مەنتیقەی هەورامان
شایەک بوو قەت شیوام نەدیوە یعنی ئیسەش نەمدیوە تا ئیسەش گۆرانی بێش گۆرانی ئەوە و تۆزێک هیلاکەوەی کە گۆرانی بۆ تۆ هیچ کە هیلاکە بوو یعنی سعات دوای ئەیان کرد بە جوزەلیان جوزەلیان بە چیان هێنا هێنا گەڵاچی ناریانە هێنا لوریانە کرد و ئەغزی جگەرە لەناو ئاوی کات تەڕابوو دانێنا گەڵا لەسەر گەڵا ئەی خسە ناو دەستیەوە بە دوو تەن ئەوە ئەوێ بەشی دەقەڵک بوو ئەو کاتە بەڵێ بەڵێ لەسەر هەڵپەرچەکە ئاوازی ئەو سەردەمانیان لێ کە نزیک درێن ئەوە بۆ یعنی پەڕەکە بتڕێت خراپ گەڵاکە دوو هەم کەس دەستی پێگرتو لە عین جێگە دەستی پێگرتووە نیو سەعات بەما خەڵکی هەڵەپەڕی یعنی عەجایب بوو شتێکی زۆر بیدایی جوان هەبوو بە گەڵاچنار ئەکرا یعنی لە دوایە کە گەورە بوو مەحەڵ بەشکا تیەوە هێوە سەردەمە بوو نەماوە ئێستا یعنی تەسەوەرکە سەردەمی پەنجاکان بوو کۆتایی پەنجاکان بوو معلوم ئەو کۆتای پەنجای هاتووە ناو شەستەکانیش یعنی بەعزی حاڵەتەیە لەو شتانە بەردەوام بووە دواتر بەڵێ مامۆستا عادەتەن لە قەدیمە خێزانەکان ینی چۆن بڵێ محافیزکار بوون چۆن بوو ئێوە بۆ نمونە جەنابتان برای دیکەتان برازاکانتان ڕێز و حرمەتمان بۆ ئەوانە هەیە کە هێشتا لە ژیان یاخوا تەمەندرێژ و لە ساغ بن و ئەوانەشی ڕۆشتون خوا لێیان خۆش بێ هاتنە ناو بواری هونەرەوە چونکە من هەستەکەم بەپی معلوماتی من تۆ جەنابتان زۆر حەستان لەوە بۆ مامۆستاژ من لە سەرەتاوە مامۆستایەتی بکەن کە بڕیارتاندا بێن دەست بە هونەر بکەن حەستان لە هونەر کرد ئەو کاتە جەنابی کاکتان کاک شێخی خەتیب لە بەغاوە پیانۆیەکی بچکۆلی بۆیە ناونەوە یعنی لە عیلەکە تەشجیع کراون لەخۆی ئەزانی شێچیە من بەراکانم هەموو دنیا خۆش بوو باش وەختی خۆی کە هاتە شەوانی جومعە سەڵایانە کرد لەسەر مزگەوتی پاشا سەڵایانە کرد و سەڵاواتیان هەیە بە دەنگی خۆش ئەیان خوێند و حتا من لەگەڵیان ڕۆشتم کردیان من سەڵام کرد گرتویانە باوەش ئەوەنە خۆش بوو لایەن مناڵێک تۆ کە گەورەی بێ ئەمە لەگەڵ تا گەورەیە بێ ینی کە بیرەکەی تۆ لەو شتانە ئەبینە ئەم شتانە نوعێک ڕنگانەوەی هەیە باش وەختی خۆی من ئاوا سەڵام کرد ئیسەش ئەتوانم ئاهلەوەی سەعالەتی مۆسیقی پێتوانم پێی لێم مەسەلە و شتانە کە تاقیمە کردو شتانە خۆش بوو لەلام تەنانەت کاکی گەورم بە ڕەحمەت بێ کە جێی باوکی بۆ گرتبووینەوە ئەو زۆر ئینسانێکی ڕۆشنبیر و یعنی سەردەمی بوو یعنی ئەوە نەو بڵێ وەڵام مۆسیقا حرامە لێی بێت دەستش پێێنم منیشەواڵێ نانا لەو شتانە لەو عیلە ئێمە نەبووە قەت بەعکسەوە من هەوڵجار حەزەرمە کرد ئەترسام لەوەیکەوە ڕێگەم لێ بگرێ مەسەلە بۆ نمونە لە قوخانەی مامۆستایان مناسبەی جاران مامۆستایان و باوکان هەبوو ئەو وەلی ئەمری من بوو هات بۆ ئەوێ مامۆستا لە میوحەدنا وتی ئەنوەر وە لەگەڵمانە بەعزە شت تەقدیمەکەین ئەوانە و تیپێکی بچکۆلەمان لە مەخانەی مامۆستا تەمەنتان بچووک بوو کە جەنابی باوکتان ئەمری خوای بەڵێ من زۆر بناڵ بووم بەحاڵ بیرمە مامۆستا لێ محناوتی وتم بەخوا ئەگەر کاکم بێت بێ من مامۆستا ناوێرم خۆم پیشانیم تایسە پێم نۆتم خەریکی مۆسیقە و شتیوام تی کاک ئینسانێکی ڕۆشن بیرە من برادەری خۆمە لە سەردەمی پەنجاکان و وێنی ناس لە مەکتەبی فەیسەڵێ مامۆستا بوون بە یەکەوە آخر بتم بەخوا هەر وەختە احترام هەبوو ئەدەب هەبوو زۆر شت هەبوو و حساب وەکە تی تۆرە لەسەر من لە پشتی منەوە عەزفکە لەسەر من ئەگەر قسەیەکی کرد من خۆم قسەکەم پشتم بە مامۆستا و لێم بەست شمشاڵم یەکەم ئەزمون بوو ئەمە یەکەم ئەزمون بکەوە وەڵا مجموعەی گۆرانیمان ئامادە کرد بوو لەوانە گۆرانی بێنێت دەوالی عەرەبی بوو یا مستەفای هەبوو سەردەما گۆرانی ئامینم نازەنی ئەو سێ بە مۆسیقە لێمانە باش لە پشتی مامۆساولێمەوە من ئەسمە کرد و جارجار ملمە دزیەوە سەیری کاکمەکەم بزانم جەوی چۆنە سێکەم دەموچایی پێ ئەکەنی دڵی خۆشە پێی خۆش بوو کە هات من تۆزێ خۆم هێنای ئەمراوە بەهنەوە کە بیبینم بەکو بڵێ بێ ئەوەی بەدزیە خۆمی پیشانم بەدزیەوە وەڵا دەی وردووە هاتم لە ژێر باڵی وێمە فەنیەوە تا میش باڵم نەختێ زۆر گەورە نەبوومی لەژێر باڵەکە میدی وەکو بڵێ ئەنوەرەوە تۆی ئەوەی کەوتوە پێەکەنی بەڵام یعنی دەموچای گرژ نەبوو لە ئینتلاقم کرد من لەوێەوە ئینتلاقم کرد چووە تەریش بوو بە دیاریکراوی ساڵی 60 کۆتایی 61 بوو کۆتایی 61 یعنی مامۆستا لە نیو سەدە شتێ پەڕیوە بە 6 ساڵ وا 6 ساڵە لەو بوارەی دەست پێ کردڵێ کە بینی بڵێ ئەوە تۆیتوانە کە بینیم دەموچایی پێکەنێ انطلاقم کرد هاتمە تەریش بوو لێمە فەنیەوە جێ لێگرتم جێ لە منەکە دەنگم لێ بەرز کردو انطلاقم کرد چۆن انطلاقێک لە دوای کە چوونە دەرەوە لێوە و لێمە فەنیوتی چاوە لێ کاکە چەند ئینسانێکی باشەوەیە کە هاتە دەرەوە
تی ئەنوەرە بۆ لە کوێ فێر بووی بۆ لێمە فەنی لێش قسە بکەم ئەو جوابیایەوە تی ئەم تەلبێکی وایە کە بەرگریت لێ بەڵام یەکشت هەبوو لە ماڵەوە کەڕچوو بوو بۆ ماڵەوە هەر سەڵمە کردو لە ماڵەوە یەکەم لێ بکات دڵنیانە بوو هێشتا کە چوو ماڵەوەتی ئەنوەرەمە لە کوێ فێر بووە شتم وڵا کاکە لێ دەرسی مۆسیقا هەیە شەڕم جاجار جۆگرم و دەستیان کە دەرزبان ئەڵێ من فێرە بوو گویان لێگەم سیرەکەم تی ئەنوەر پێم خۆشە فێری بێ بەڵام ئاگار لە خۆ بێ هەڵ نەخلیسکی چووکە جەوی فەن جەوێکە هەڵخلیسکیە نەگەدار بوو ئەو قسەی پێوتم من تێگەشتم لە قسەکەی هاوکار و پشت بوو زۆر ئەنجا بەو نەفەسە براکانیشم هاوکارم دایکم هاوکارم تەنانەت هەندێک بەیانی زوو لە خۆڵ ێسانم ئەوتە ئزگەی کوردی هەبوو لە بەغا ئەی ڕۆڵە ئەنوەر هەڵسە درەنگ هەستا دایکیان شتا زووە ئەی ڕۆڵە گوێ بگرە ڕادیۆ کوردی مۆسیقی تۆریە ئێدای چوزانی مۆسیقی منەوتی ئەخر ڕۆڵە بە ڕاحەت ئەزانم دەنیت مۆسیقی تۆیە ئەنی ئەو دایکە دایکێکی گەورە بوو عەزیم بوو بۆ من پشتی من بوو پەنای من بوو هەموو براکانم وا بوون بۆ من عایدەکەی ئێمە وا بوو هەر بژیت مامۆستاگیان دیارە ئێمە بەمەبەست پێمان خۆش بوو لەم ستۆدیۆ دەوڵەمەندە هەرچەندە بچووکە وەکو قەبارە بەڵام زۆر دەوڵەمەندە کەم کەس هەبووە لە هونەرمەندەکان من لەم مانگی پیرۆزی ڕەمەزانە بەسەری بکەمەوە وتبێتم بە کێ سەرسامی کێ مامۆستات بوو کێ دەستی گرتی کێ هاوکارە بوو لەکوێ یەکەم گۆرانی تۆمار کرد ناوی جەنابتانی نەهێنابێ بەسیفەت وەفایان هەیە ئەمە منی دڵخۆش کردووە ئەکید ئەو وەفاو ئەمە کەس جەنابتان دڵخۆشەکە بڕۆینە دەرەوە پیاسەیەک بکەین لە ناو شوێنێکی تۆزێک کراوە هەر بژیت مامۆستاییان مامۆستاگیان هاتوونێتە ئەم شوێنە خۆشە ئیتر بە تەواوەتی بە دەنگی باڵندە و سروشتەکەت بەهاری تەواوە ماشەڵڵا هەوایەکی خۆشیشە مامۆستا تا ئەوێ هاتین کە مامۆستا ویلیەم یوحەنایادی بەخێر ئیتر دەرگاکەی بۆ کردیتەوە و ترسیش لەوانەی ماڵەوە شکا بە تەواوەتی وردە لەبەر کاتی بەرنامەکە ئەگەر بجوڵین ئەو ئالەتانەی ئەو ئامێرانەی یەکەم جار جەنابیشتان بوون ساستانێنە سلێمانی هەڵەنە بم لە حەفتاکانە بوو ئیتر وردە چۆن حەزی خۆت لە کەمانچەکەت دۆزیەوە لەناو ئەو هەموو ئامێرە هەڵا من کاوەڵجار ڕۆشتم ئامێریشم شاڵم شتێک ئەزانی باشە بەڵام کەم بینی خەڵک تەلەبە هەبوو عودی بەدەستەوە بوو مەسەلا مامۆستا لەم دەرزی بە عوسمان شا بەژەڕی و دیاری بەخێر بێ دەرزی جومبشی پێوت من لە دەرگاکە ئەوەستام هەوڵجار تازە بووم ئەو دەستی بویوت من تێگەشم لێرە ئەوی شەما بووی تێ بکە کە ڕۆشنە دەرم لە ڕۆشم جمشەکەمە ڕێگوت تەطبیق مەکردەوە لێم فەنیا هادوێ زانی عوسمانم تۆ لە کوێ بشانە فێر بووتم تۆ کە دەرسی بەوەوت من سادەم لێ کردەوە ئەم هەموو تەطبیق کەوتی تۆ قابلیتت زۆر باشە ئەبێ بێ دەرس خوێنی بەردەوامی باش تۆ بووشم شاڵم لێ دوایەوە ئەو جووب شۆشتانە مەردو بەڵام لە دوایە تۆ ئەمریکەمان باشە بۆت سەر ئەمریکەمان بمێنەرەوە ئیتر ڕۆلاندی بۆ هێنام و سەرەتایی گرتنەکەی سەرەتانی مۆسیقی فێربوونی مۆسیقی لەسەر کەمان مامۆستا لێم دەستی پێکرد لەگەڵما میش لەگەڵی ڕۆشم ئیتر بووم بە عاشقی ئالەتەکەی ئیتر خۆش بوو بە تەواوەتی ئیتر هەر کە واللهی وای لات بۆ ئەمریکەمان چەمانە بینی مامۆستا وەرقەداخیمان بیرەکەوتەوە نەک بە پێچەوانەوە زۆر گرنگە مامۆستا ئەو هونەرمەندانەی لە ماوەی تەمەنی خۆتا چڕ و بەڕوو بینیوتن و کارت بۆ کردوون چ کارێکت بۆ کردوون ئەگەر بۆ نمونە سوتفا زەمەنیش ڕێگەی نەدابێ لە نزیکەوە بیان بینی کێ و کێ بوون وەڵا ئێمە وسونکە ئەو سەردەمە چووکە گەنج بووین مەسەلا گوێمان لێکت بزان ئەوان چی ئەڵێن باش سەلا خوا لە خۆش بە عەلیمەدان مۆسیقەمان بۆ لیاوە ڕەشۆل حەمەی بەکر تایر تۆفیق مەسەلا باکووری ڕسوولگەردی فواد ئەحمەد ئەو گەڕین بەژانی حسین عەلی ئەو گەڕین بەژانی ئەو سەردەمانە هەموو لە مناسبەتەکانە مۆسیقەمان بۆ لیان بەڵام ئاوازەکان و میلۆدیەکانی خۆیان بوون بەڵام ئاخر شت ساڵی 69 بوو کە لەسەر شانۆی خولد لە بەغا بەبوونی نەورۆزەوە ئەو وەختە حیزبی ڕزگاری هەبوو مامجەلە لەوان داوەتیان کردی چوین لەوێ نەورۆزمان کرد لە هۆڵی خولد تیپی عەربی و شت نەهاتوون داوایان کرد بە عەجەلە بچین تیپێکی عەربی بێنن چون تیپێکیان هێنا
مجموعی شەلوکیۆر بین هێنایانوانە و وتمان ئەمانە خەنە سەر مەسرح چییە نەبووە مجموعی چاوتی هەرەوە هەیە لە سلێمانی وتم مامۆستا عەلی مەدان تۆ توانی شتێک بڵێ عەربی وانە تۆ لە بەغاژیاوی هیچ خەمن نەبێ مەقامێک هەڵێم عەربی و بە تورکیش و بە کوردیش لە دوای کە بەبەستەیە لە فرێدە ناسکە فرێدە هەر لەوێ مقدمەی مۆسیقیم بۆ کرد و ئەو گۆرانیە وەڵا مقدمەی مەقامەکەمان وت و مەقامی مەنسووری بووی سەش بیرمە وەڵا لە جاتی ئەو شەریکەرەکان ئێمە چوونەوە سەر مەسرح کە عەلی مەدان ئەو گۆرانی و کردیان بە چەپەر ڕێزان کوردێک و گۆرانی عەربی هەڵێ دوای کردی بە تورکی عین شت چەپەر دوای کردی بە کوردی مەقامە کوردەکە هێنای سەر بەستەی دەفرێدە ناسکە فرێدە یعنی ئەوە یادگارێکی خۆش بوو لەمان کە عەلی مەدانیش نزیکۆ لەگەڵ ئێمە زۆرتر ئاشنا بوو لەگەڵمانەوە کە تیپی سلێمانی ئەلبەتە لەو پێشتر من ئەبناسی چون لێزگەی کوردی هات بەدەمەوە زۆر لەو کاتە هاوکارت بوو بەڵێ باشە ئەم وێنەیە لەگەڵ مامۆستا عەلی مەردان و مامۆستا تایار تۆفیق کەیە ئەمە چیت بیرە ئەمە لە وابزانم ناوەڕاست سەرەتای هەفتاکانە وابزانم لە ماڵی برادێکمان بوو دانیشتەوە ئەوان هاتوون بۆ سلێمانی میوانی ئێمە بوون چ خوا لێ خۆش بوو تایار تۆفیق چ خوا لێ خۆش بوو عەلی مەردان لە ماڵی و برادەر دانیشتن لەوێ وتیان ئەنوورە لە بینمان دانیشە با ڕسم بگرین هین نەبوو بە کارتەکان وەڵا ئەو ڕسمەمان کرد خوا هەڵناگرێت تر جەوێکی خۆش بۆوانە مەقامی خۆش و کە هاتیینە دەرەوە تایار تۆفیق سێکم گوڵی سەربەستی ئەڵێ بەدەنگی بەرزوتم بۆ خاتی خوا مامە تایار بۆ خاتی خوا زولفەکە باش نییە ئێستا مەفرزەی بێ چییە دەستی کرد بە جێوان پیان و تیمە ناتوانین تەختێکە لێی گەرم بوو بەهەر حاڵ هەچۆ بێ نەجاتمان بوو لە وەزع لە زولفەژەیە ئەوە یەکەم دانیشتم بوو لەگەڵیانەکە دانیشتم ڕاستە ڕاست لەگەڵ وێنەیەکی دیکەتان هەیە هەر من وێنەکەم دەستکەوتووە لەگەڵ مامۆستا هێمن ئەمەیان کەی ئەوە لە زانکۆی سلێمانی بوو ئەو سەردەما مامۆستا هێمن هات بۆ ئێرە لە ناوەڕاستی هەفتاکان بوو تەقریبەن وابزانم هات لەگەڵمان هەتا شارێکی تەرجیح کرد لەگەڵمان من مۆسیقە بۆ لیا ئێستاش ماوە بە لەسەر ڕێڵ هەمە ئێستا شەتە هەمە ئێستاش هەمە ئەو شعرەکەی خوێنتەوە و جەنابتان کاری میوزیکەکەتان بۆ ئەوەختە ئاوەها بوو یعنی بازشتر ناکرا لە ڕووی تەکنیکیەوە چونکە معلوماتەکەش نەبوو جێگەش نەبوو بۆ ئەو جۆرشتانە ئاوەها مجموعەی گۆرەمان تەرجیح کرد لە تیپی سلێمانی برمان بۆ بەغا بوو موافقەت بکەن لەوێ داود قەیسی مەسئولی بەشەکە بوو گوێی لێکردوتی ئەمە لەکوێ تەرجیحتان کردمان لە سلێمانی بۆچی ستودیۆی وانەیە وتمەوە ستودیۆکی بچکۆلەمان هەیە لەوە تیموکی نییە تموکی نییە وەرن بیبینن ڕواب کە لەبەر ئەوە بۆی بزانێ ئایا ئەوە ئاوهایەوانە ئەو یعنی ئەو تاوەی و دەوێ ڕۆشتن لە ئێران تەرجیحتان کردومە هاتووە وتم کاکە ئێرانی چییە بۆ تووشی گەشەمانەکەرا وەرن لەوێ بیبین بەچای خۆتان بی لەوێ کراوە هات بۆ ئێرە هات بۆ ستۆدەکەی تیپی سلێمانی بینی تەرجیحێکی گرۆندێکی عادیمان داناوە لەگەڵەوە وتم کاکە تەرجیحکردن ئیحساسە تێگەیشتن لە شتەکە ئەو جیازایی کە شتی ممکنە لە بەردەممانە دانراوە ئەو کاتە ئێوە هەر بە گرۆندیکەکەی هەر بە گرۆندەکەیشمانە کرد نە ئاکایشمانە کرد وەڵا وەختە بۆ ئاکایشمان کرد بەڵام چیم کردبووم لە ماڵەوە لە ماڵەوە دوو ئاکای ما بوو لەیەک کردبووم بە 4 تراک وی ئیشی تیپی سلێمانی بە دوتراکە نەجاتمان تەرهیمە کرد یعنی گۆرانی بێژمان پێویستە بوو سۆلیسمان پێویستە بۆی فرقەی مۆسیقە بە تەرجیحەکەی حاضری کەمە بێ بە ماڵ و بە ئیستراحە دەوانی کە بکەم ئەنی ئەو شانەمان وەکوڵێ الحاجە ئوم الاختراع ضرورەت وای لێکردوین زۆر شت تەنامان بۆ لە ستۆدیۆکردنە لە تەرجیحکردنە لە خوێندنەوەی لیڤڵی ستۆدیۆ ئێفێکتاتی ستۆدیۆ میکسەرمان نەبوو ڤۆلیۆم بەسکەین و نزمکردنەوە دووری و نزمی لە قیتەکەمانە کرد بە قیاس حتا لە تیپی شۆرشە ئاوا ئیشمانە ڕۆحیەتەکە بەڵام ڕۆح هەبوو مەبەست بوو لە ناختە ئەژیا سوورەی نهایی ئیشەکە شقڵی کۆتایی ئیشەکە لە مێشکە جێگیر بوو ئەویست بۆ نوعایە تەرجیح بکرێت و بچێتە ناو خەڵکەوە مامۆستا ئەو تیپی میوزیکانی کە خۆتان دامەزرێنەر بوون دەستەی دامەزرێنەر بوون ڕۆڵتان تیای هەبوو لە هەمویان زیاتر شانازی بە کامیانەوە ئەەکەی هەستەکەی زۆر لە تۆ نزیکە بەخوا هەمویان شانازی پێکەم بەڵام تیپی سلێمانی داکیان بوو ئەمە تیپی خۆشی و بەختیاری هەبوو تیپی هیوا هەبوو تیپی سلێمانی هەبوو تیپی نواندوری مۆسیقی سلێمانی هەبوو تیپی زانکۆ هەبوو تیپی پەروەردەی سلێمانی هەبوو گروپی کیژان هەبوو ئۆرکسترای سلێمانی هەبوو بەڵام چاوکردنەوەی من زیاتر ناو تیپی سلێمانی بۆ چونکە ئەمانی شەکانمان بە پێچ بخێنە بە چاوی خەڵک جێگەی متمانە و سیقی خەڵک بین کە جۆمان لێگرێ وەفیعلێن واژ بوو باش هەر لەوەشەوە هاتە ئەوەی کەوا من لە چ گرۆپێکایشم کردای جوان دیەکە دۆشتانە ئەوە گرنگە باسی زانکۆت کرد
ینی من جاران بیرمە هەر لە سەردەمی مامۆستا شەماڵ سائیبەوە من دکتۆر محەممەد لێر کاتی خۆی لە 2000 و ئەو کۆرس لای ئێمە بزەبت ڕێگویستم باسیەوە بکەمەوەی بۆ باسکردم وتی حەقە لە زانکۆ تیپی وەرزشی تایبەتە بێ و کاتێ ئێمە ڕۆژنامەیەکمان دەرەکرد بە ئەنگلیزی و کوردی پێیوتی نوتی من ئێستا شانازی بەوە کەم کە لە کۆرسی مامۆستا شەماڵ سائیبا بووم لەگەڵ تیپی میوزیکەکانە وەکو کۆرس دەرکەوتوم ئێستا ژوێنەیەکەم بەقەدەرە هەموو دنیا دڵم پێ نەبوونی ئەمانە تیپێکی مۆسیقا ینی تیپێکی میوزیکی لە زانکۆکانمان وەڵا بەگشتی یەک و دوان نییە ئەو وەختە هەر زۆر نەقسە نەک نەقسە هەر زۆریش نەقسە مەفروزە ئەمەکە هاتیە ناو زانکۆ فرقەی مۆسیقا دروستکەین گروپ دروستکەین تەنانەت گۆرانی بێژمان دەست نەکە و کاکە ئەمانە دەنگتان هەرچوانێکە با ناخۆشیش بێ فعلەن هەبوو دەنگ ناخۆش و نەشاز بوو تەرجیحشوانە کرد بۆ تەلەڤیزیۆن بە نەشازی ئەڕۆژ بەڵام هەر بۆی خۆی تەرجیح بێ ئەمانزانی هەست بەوە ناکەن ئێمە هەستی پێەکەین بەڵام وردە شتەکان پاک بۆەوەی سە ماشەڵڵا دەنگێک دەنگی چی و ئیمکانێتی چی و ڕاستە ئیمکانیەتەکە زۆر جیاوازە مامۆستا هەر سەبارەت بە ئەو بوارانەی کە جەنابەت کارەتیا کردووە بەرنامەکە ناوی یاد و یادگارە یەکێک کۆمەڵەکارێک کە ئێمە زۆر چێژمان لێبینی و یەک دنیا یاد و یادەوەریمان لەگەڵی هەیە بە دیار لە لای دەستی دایک و باوکمانەوە دانیشتن ێوارانی ڕەمەزان بۆ بەربانگ و یا حەنان یا مەنان یعنی کۆمەڵێک کار بوون مەرحەبا الوەداع کۆن نابن ئێستش من ئێواران کەناڵ بە کەناڵە گەڕێمدان لە کام کەناڵ ئەم سرودانە ئینەکەن چی بوو وای لێ کردی ئەم کارە جوانانە بکەی بەدەنگی خۆشە خۆی کە هەچ شتێکەڵی هەر بابەتێکەڵی نەوعی بابەتەکە بێ بزانیت چۆن ئەدایەکەی ئایا سرودی نیشتیمانیە خۆ سرودی نیشتیمانی هەیە لەگەڵ ئاینەکانە عەرز و عاسمانی فەرقە شتی عاتفیم هەیە لەگەڵ ئەوانە عەرز و عاسمانی فەرقە شتێ ئاینەکە ئەبێ ڕۆحی خۆی بەیتێ اینجا ئەو شتانە ئێمە لە دڵمانە هەیە بمانەوێ مسڵمانێ بایتاری کاری کەی بڵێ وەڵام نوێژ ناکەم چی ناکەم بەڵام هەر لە تەسکەرا هیچ دەبێ مسلمانی ئەوە نەوعێک لە ڕەناوی هەرێ ناخی ئینسانە هەیە دروستە بێتیایە اینجا ئەوەی کە لەگەڵ یا ئەڕوا جیاوازە لەگەڵ ئەوەی کەوا لەگەڵ ئیشی لەگەڵاکە جیاوازە فەرقی هەیە ئەو شتای شاکیانە من لە دڵ و ڕۆحی خۆمەوە هاتە دەرەوە هەمووی لە مناڵیەوە کە جۆم چۆن جۆم لێ بۆ بەڵام چۆن بە عەقڵێکی سەردەم تەرحیکەین بۆ خەڵک گوێی لێ بگرێت من بێ ئەوەی هەست بکەم بەوەی کەوا ئەو هەموو جمهورە گوێی لێگرێت قەتەوە خۆم نەکردو ئەوە گوێ بگرن دەی بەڕاستی چۆن من گۆرانی بێژ نیم من ئەدا ئەکەم بەس نەدەنگم خۆشە نەگۆرانی بێژ منە هیچ بەڵام ئەدا ئەەکەم ئەدایکی سەریم ستایشی ئاینی ئەبێ ئاوا بوترێ سرودی نیشتیمانی ئەبێ ئاوا بوترێ هی عاتفی ئەبێ ئاوا بوتری ینی هەرێکە کەناڵی خۆیە ئەبێ ئەو کەسە خۆی کاردۆتێت باشە من وردە لە کۆتایی بەداخەوە نزیکە بمەوە ئەو کەسانی کارت بۆ کردوون ینی ئەو هونەرمەندانی کە بەداخەوە بەجیان هێشتینی تر مامۆستا کەریم کابان بێ مامۆستا عوسمان عەلی بێ مامۆستا ئیبراهیم خەیات بێ مامۆستا حەمەی نێرگز بێت حەز ناکەم ناو بێنم چکانی جار ناوت بیرێت هەمویان مامۆستای گەورە بوون ماشەڵڵا یاد و یادەوەریت لەگەڵ کیانش پیان وتم یادەوەریەکتان هەیە لەگەڵ هونەرمەندی خوا لێ خۆش بوو محەممەد ئیبراهیم عەبدول کە لە ناو خەڵکە بە هەموو قوتو مەشهورە ئەوەی کە لەگەڵ ئەوەیان چۆن بوو کە لەگەڵ ئاواز و میوزیکە نەیەتوانی لەونی محەممەد ئیبراهیم هەزار ڕەحمەت لە قەبریە دەنگێکی زۆر شارە زوریانەی جوانی پێ زۆر تایبەت ینی لەو پێشی چوو بوو بۆ ئێزگەی کوردیوانشی تەرجیح کردو بەڵام حەقی خۆیان نابووە اینجا لە من جۆرێک لە بەشی خواردنوانە برامانە بەڵێ هاتە ماڵی ئەموانە ئەیودی کاگەنەوە دەی شێکمان بۆ ڕۆژە بە تەرجیح کردوانە و وەڵا سوپە بوو شێ دانیشتین و ئەسعەدی برام تازە سازمان هێنا بوو تازە سنتورمان هێنا بوو تازە شتانەمان هێنا بوو متەحەمیز بوو لە نون شعبی بۆی کەواشت بوا بێتەوە کە گۆرانەکان بۆ خڕبینایی دیەم ئەوە بوو خڕبینایی دیەم سێکەند لە جوملەکان ناچێت دەمێشی لەکوێ داخڵە بێ میوزیک لەکوێ ئیتر شوێنێتیت بۆی دەست ئەو نێزان لێ چەند جاری محاولەمان کرد نەهات وتم کاکە یەک شەکەی تەمرینە کریم بزانین چۆنە بێ پەتێکم بە قاچیەوە بەس پەتەکەم وتم لەکوێ ڕامکێشا و دەست پێەکەیتەوە وتی باشە یەک دوو جار تەجروبان کرد سێم کرد اینجا پەتەکەم بە قاچەوە بەس بووی بە دەستمە دیار نەبێ کە لە ماڵی خۆشمان تەجروبان کرد بە تەجێکی برۆدیەک دامان نابودان شبوونیانی قەناعەتی گۆرانێک دەرچوو تەوقعم نەکرد ئەوە دەرچێت ینی
زۆر جار خەڵک چەپڵە زۆر بۆ گۆرانی بێژەکان لێن بەڵام قەناعەتی بێ چی گۆرانی بێژی کورتەیە مۆسیقیەکان لە پشتیون ئەوانی کە تەوزیعیان بۆکەن ئەوانی ئیشیان بۆکەن مثلا من ڕەنگە زۆریان ئیشی فعلی بۆ نەکرد بن بەڵام لە تەوزیعکردنی مادەکانیان یا لە کادێ و فرقی مۆسیقی کە لەگەڵیان بۆ ئیشمان بۆ کردو بە جوانتیشەوە تەرحمان کردوون ئێستا مامۆستا هەر نمونەیەکی نزیک لە نمونونەکەی جەنابتەوە خۆت ئەبینی من یەک سوپاماشەڵا لە پشتی کامێراوە کارەکە بۆی من دەرئەکەوم بۆیە یعنی ئەوە دووبارەیە لە تایتڵەکەشە من لێرەوەی بە دەرفەتی ئەزانم بەڕاستی ئەوانەی پشت کامێرانە بن هەر هەمویانەوانی لە پشتی کامێرانی تر ئەرکەکەیان چیە ئەرکێکی پیرۆزە بۆ ئێمە جوان دەرکەوین من زۆر سوپاسیانەکەم بەڕاستی بەبێ ئەوان ئێمە ناتوانین کاری جوان بکەن زۆر سوپاسی جەنابی شتەکەم مامۆستاگیان لەم ئێواری ڕەمەزانە ماندوومان کرد ئاوەدان بێ یاخۆ ئەوە شەیخۆی نەری ئەوەیە مامۆستاگیان زۆر سوپاس دەکەم هونەرمەندی زۆر ئەزیز جەنابی مامۆستا ئەنوەر قەرەداغی یاخوار بە سەلامەتی بتبینین و بەسەر بکەینەوە و سوپاس کە دەرفەتت بەخشیەم بەرنامە لەگەڵ جەنابتان هەرگیزی مامۆستاگیان سوپاستانەکەم خۆشەویست